بۆ دووەم جار یانەی نەورۆز خۆی گەیاندا سەر و ڕیزبەندی کۆمەڵە یەکەمی خولی پلێکی عێراق، ئەوەش دوای بردنەوە گەورەکەی لە یانەی سوق شیوخ لە درێژەی یاریەکانی خولی پلێکی عێراق و لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 11 خولەکەدا یانەی نەورۆزی بەرەکسوور میوانداری یانەی سوق شیوخی ناسڕیەی کرد. سەرەتای گێم یەکەم هەردوویانە بە بەهێزی و بە هێرشکردن دەستیان بە یاری کرد و چەند هێرشێکیان کردە سەر گۆڵی یەکتریش، بە تایبەتی یانەی خاوەن یاریگا کە سەرکەوتوو بوو لە هەژاندنی تۆڕی گۆڵی میوانەکەی لە ڕێگەی دیاری سابر و محەممەد دلاوەرەوە لە خولەکەکانی 25 و 41. هەوڵەکانی یانەی میوانیش بۆ گۆڕینی ئەنجامەکە هیچ شتێکی لێ سەوز نەبوو. گێمی دووەم یانەی سوق شیوخ هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام سەرجەم هەوڵەکانی شکستیەنا. لە بەرامبەردا یانەی نەورۆز لەسەر هێرشەکانی بەردەوام بوو، توانی لەم گێمەشدا سەرکەوتوو بێت لە زیادکردنی گۆڵەکانی لە ڕێگەی هەڵمەد عادل و ئیبراهیم محەممەدەوە لە خولەکەکانی 52 و 69دا. دوای برنەوە گرنگەکەیان یانەی نەورۆز توانی خۆی بگەێنێتەوە سەر و ڕیزبەندی کۆمەڵە یەکەم. بەڕاستیم وەکو یاری نەورۆز ئامانزمانەوە بوو هەموو یاریەکان لە ساحی خۆمان بەرینەوە، 6 یاریمان کردووە لە ساحی خۆمانە، 6 یاریەکەمان بردوتەوە. ئینشاءالله چاوەڕێی نەتیجەی یاری ئەولاکەن، ئەگەر نەتیجەی ئەولا بە تەعادولیا بە دۆڕان کۆتایی بێ ئینشاءالله چینە پێشەنگی ڕزبەندی دو یاریمان و دو یاریەکە بەرینەوە بە پلی یەکەم سەرەکەین و سەرەکەین بۆ ممتاز عێراق. ألف مبروك النادي نوروز هذا الفوز العريق. پیرۆزبایی لە یانەی نەورۆز دەکەم بۆ سەرکەوتنەکەیان، چونکە شایستە بوون. تۆپی پێش بەو جۆرەیە کە برنەوە و شکستی تێدایە. لە یاریەکەدا زیاتر لە چەند یاریزانێکی تیپەکە کەوتنە چەندین هەڵەوە و ئەو ئەنجامە قورسەشی لێکەوتەوە. هەرچەندە تیپەکەم پێشتر چەندین یاری بەهێزی بەرامبەر تیپە گەورەکان ئەنجام داوە. ئیشەڵا داهاتوو بۆ هەردوو یانە باشتر دەبێت و لە ڕکابەریشدا ماوین، بەڵێن بەهاندەرانیش دەدەین بۆ یاریەکانی داهاتوو باشتر بین. جمهورنا تقديم الأفضل إن شاء الله بالمباريات القادمة. دوای تەواوبوونی یاریەکان ڕاهێنەر و یاریزانانی نەورۆز لە ناو یاریگا چاوەڕوانی ئەنجامی یاری یانەی عەفەکی یەکەمی ڕیزبەندی کۆمەڵەکەیان دەکرد و لە کاتی بەرامبەربوونی ڕکابەرەکەیان لە ناو یاریگا ئاهەنگی سەرکەوتنیان گێڕا. بۆ بردنەوەی یانەی نەورۆز توانی بە کۆکردنەوەی 24 خاڵ خۆی لەسەر و ڕیزبەندی کۆمەڵەکە ببینێتەوە و میوانەکەشی بەنۆ خاڵ دابەزیە پلەکانی دواوەی ڕیزبەندی. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.